پێویستمان بە سێدانە هێلکابێ و لەگەڵ هەندێک ڤانیلای شل من ئەمڕۆ هەرچی شیرینیەکانم بوو ڤانیلای شلم بۆ بەکارهێنا چکە بۆنی بەقووەترە و خۆشتریشە و لەگەڵ هەندێک بیکە ئافەرم لەگەڵ نیو پەرداخ شەکل لەگەڵ نیو پەرداخ زەیت یەکیسە پیکینگ پاودەر و لەگەڵ ئەمە شعرەی ئەوەی پێوترێ پاکستانی باشە ئەو شعریەش بەکارهێنین و لەگەڵ قشتەکەش لەسەر ئاگردام ناوە لە ناو تاوەیەک تا تۆزە گەتوێتەوە بێنە دایگیان با تێکەڵیکەی زوو خەبە سەریع وای لێکەی توانین سەریع وای لێکەی قوربانت وان خامەکە قشتەکە لەسەر ئاگر ئاوا دامنا لە ناو تاوەیەک بۆ ئەوی هەندێک ئاوا شل بێتەوە دەچی لێنەی گەرمە باشە ئەنجا شعرێکەش ئێستا تێیەکەم شعرێکی تێیەکەم باش تۆ تێکەڵیکە بۆ بدایە ئەی ئافرین ئەمە ئاردی تێ ناکرێت خۆشەویستان ئاگادار بن دوای مەڵێن ئەی ئارد ئەی شیر ئێوە کێشەیەکتان هەیە هەمووتان نا طبعاً بە ئاوە تاکوتەراتی ئەکەوێ کە شتێک دروست دەکەم بە تایبەت شیرینی ئەی چێوازخان بۆ نموناڵێ ئەی ئەگەر شیری تێنەکەم مەڵێ ئەی شیری تێ ناکەی ئەگەر زەیتی تێنەکەم مەڵێ زەیتی تێ ناکەی ئێمە دەم ئاوا کردووەت هەر شیرینەکە ئاواکرێ وا پێویستە ئێستا ئەمە بۆی وتمەوە ئاردی تێ ناکرێ ئاگادار بن دوای مەپرسنەوە ئاردی تێ ناکرێ ئەو شعرەیە خۆی کە ئەچێتە ناو فڕم لەگەڵ کەرەستەکان هەمووی نەرمە بێ و زۆر خۆشە بێت ئەوە شیرینی سێمم بەس چیم کرد ئاوا بە چەقۆ بەڵام با چەقۆکە و تیژ بێ بەش ئاوا بیبڕە بۆ چەند بەش بۆ چەند کەسەتەوێ شیلەکەی وازانم پێشتر ئامادەم کردووە هەر لە ناو سەلاجە هەڵم گرتووە ئەو شیرینی کە کردوتە خێری ئینشاءڵڵا با گەرم بێوەتە هەر لە ناو فڕن کە دەرتێنا زوو وردیکە و ئەوە لە تیکە عەفو ماشەڵڵا بێلا سەر لە بەشەرەشێنێ ئەنجا دواتر شیلەکە با سارد بێ یەکسەر بیکە بەسەریە بۆی شیلەکە هەڵمژێ بەو شێوازە تابڵی شیرینیەکە تابڵی نازدار و خۆشە ئەمە یەک ئەمە دوو ئەمە سێ چوارەمیش لە ڕێگایە